بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت زۆر خۆشحاڵم لەوەیە کە جارێکی تر هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕابە. ئازیزان تەوەری بەرنامەی هەفتەیەمان چاوپێکەوتنێکە لەگەڵ بەڕێز سەلام قادری نووسەر و شانۆکار کە سەبارەتە بە مێژوو تایبەتمەندی و لاینە جۆراوجۆرەکانی شانۆی سەرشەقام. شیاوی ئاماژە ئەم بەرنمەیە لەلایەن ساید ئەمانیەوە ئامادە دەکرێت بۆ هیوایە ناوەڕۆکی بەرنمەکەمان جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت. فەرمون بۆ بینینی. هاوڕێسەلام زۆر بەخێر بن، زۆر سپاس لەوەی کە بەشداری ئەم بەرنمەیەتان کرد. دەکرێت سەرەتا کەمێک سەبارەت بە مێژوو و سەرهەڵدان و گەشەی شان و سەر شەقام بۆمان بدوێن. سڵاو بۆ ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. شانۆی سەرشەقام ئەگەر بەو معنایی شانۆی شەقام کە پێی دەورتێ بیگرین مێژوویەکی هەیە لە ناوەڕاستی قەرنی 20 و ئەوانەوە زیاتر دەست پێ دەکات. بەڵام شانۆی سەرشەقام لەگەر شانۆی دەرەوەی هۆڵ دەرەوەی ساڵۆن دووشتی جیاوازن، ینی هەر شانۆیە کە لە دەرەوەی هۆڵ دەکرێت ئەلزامەن شانۆی شەقام نییە. شانۆیەکە لە دەروی هۆڵ دەکرێت مێژوویەکی دوور و درێژی هەیە و بە درێژایی ئاینەکان و دابوونەریتی میلەتەکان کۆمەڵێ یاری هەبووە کە لە دەرەوە کراوە، کۆمەڵێ یاری و ئاینی سونەتی و مەراسماتێکی ئاینی سونەتی کەمانە هیچ بارێکی ئاعترازی نەبووە کە هەند بارێکی سونەتی و فەرهەنگی و ئەوانەی بووە لە دەورانی زۆر قەدیمەوە. ئەوە شانۆی دەروی هۆڵە، ئلزامەن شانۆی ئەترازی نییە. شانۆی شەقام تەنیا مەبەست لە شانۆیەک نییە کە لەسەر شەقام دەکرێت، مەبەست لە شانۆیەکیشە کە قسەی شەقام دەکات، کە قسەی خەڵکی معتەرز دەکات. زیاتر مەبەست لە شانۆی سەر شەقام مەبەست لە شانۆیەکە کە ئەعترازی خەڵک لەو شانۆیە ڕنگ دەداتەوە. لە شانۆی هۆڵا شۆڕشێک کرا، لە شانۆیەکە کە لە ناو هۆڵا بەرگوزار دەبوو شۆڕشێک کرا، ینی بۆیە ناویان لێنا شۆڕشێکی شانۆیی لەبەرەوەی بێرتۆر برێشت لە ناوەڕاستەکانی سەدەی 20 بێرتۆر برێشت پێی وا بوو کە بە درێژایی مێژووی شانۆ کە لە ناو هۆڵ کراوە شانۆی کلاسیک بینەر هیچ دەورێکی نەبووە و وەکو شیشەی تەلەڤیزیۆنێک ئەکتەرەکان لەسەر سنی تەئاتر ئەو چیرۆکیان دەوری ئەو چیرۆکیان گەڕاوە. بەڵام بێرتۆر برێشت پێی وا بوو کە دەبێت ئەم دیواری چوارەمە ئەمە بیشکێنین، ئەم دیواری چوارەمە بشکێنین بۆ پەیوەندی لەگەڵ بینەر پێیا بکەین. وا دەبوو کە شانۆکە ئەکتەرەکە پرسیاریشی لە خەڵک دەکرد، ئەکتەرەکە دەچووە ناو خەڵک و خەڵک بۆیان هەبوو لە شوێنایەک جۆرێک شانۆکەدا دەڕێژە، خەڵک بۆیان هەبوو تەداخل بکەن و ئەمە بۆ ئەوە بوو کە پەیوەندی شانۆ پەیوەندی هونەر و جەماوەر پەیوەندیەک لە بینی هونەر و جەماوەرە دروست بکات. جەماوەر بەس بینەرێکی بێدەسەڵات نەبێت. لێرەوە شانۆ کەم لە شەقامیش هەر هەمان پەیوەندی لەگەڵ جەماوەر دروست کرد و یەکێک لە مەبەستەکانی بێرتۆر برێشت ئەوە بوو کە ئەیویست لەگەڵ هەستی ئینسان کاریکە لەگەڵ ئەحساسی ئینسان ئرتبات نەگرێت. ئەگەر شانۆیەکی بکردایە 4 کەس بگریانایە دەهات لە ڕۆژی دواییە دەستکاری دەکرد لەبەرەوە ئەیویست شانۆکەی ئەو شعوری خەڵک بجوڵێنێ نەوەک هەرسی خەڵک بجوڵێنێ خەڵک بگرێنێت و گاهەن دیکۆرەکەی بە بەرچاوی خەڵکەوە دەگۆڕی کە پێش ئەوە تۆ پەردەکەت دەبەست دیکۆرەکەت دەگۆڕی و هەموو شتێک
هەموو شتێکت دەنوان بەڵام ئەو دەویست بە خەڵک بڵێ ئەمە شانۆیە ئەمە شانۆیە و ئەم چیرۆکەکە دەیگەڕینەوە مەبەستمان لەم چیرۆکە ئەوەیە کە شعور تێگەیشتنی ئێوە فەرق بکاوە نامانەوێت پێتان بڵێن ئەمە کەسێک هاولێرە مرد ئاوا کوشتیان توش بگری نامانەوێت تۆ بێدەسەڵات بیت و بگری تووشین و ڕۆ بکەی ئەمانەوێت تۆ تێگەیشتنت بجوڵێ لە کاتی شۆڕشی ئۆکتۆبرا بە هەزاران گروپی شانۆیی هەتا دەچون بۆ بەرەکانی شەڕ شانۆیان دەکرد و شانۆیان بۆ جەماوەەر دەکرد و لەو کاتێشا لە ئاستی ئەژمارە زۆرترین گروپی شانۆیان لەسەر شەقام کرد دواتر کە لە ئەمریکای لاتین شۆڕشەکانی لە چەند وڵاتی ئەمریکای لاتین شۆڕشای جەماوەری کرا لەوێش لە ئەمریکای لاتین هەر بەدەم هەر شۆڕشێکەوە کە سەرچاوەکەی لە تەبەخەی کاریگەر بوو لەوێشەوە ئەو شانۆیە گەشەی دەکرد هەتا لە ئێران لە دەماودەمی شۆڕشی ئێرانایە کە شانۆی سەرشەقامیش دەکرێت و مێژوەکەی تا ئاگاتە شۆڕشی ئێران ئاوا مێژوویەکی دوور درێژ بڵێ جیاوازی ئەم ژانرە لەگەڵ تیاتری کلاسیک و شانۆی نێوهۆڵەکان چییە؟ وەکو ئەرزم کردن جیاوازی ئەساسیەکەی ئەوەیە لەگەل ئەو شانوێش کە ئەمڕۆ لە ناو هۆڵەکان دەکرێت چونکە هەر ئەو شێوازەی بێتۆربرێش هەتا لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی ئەرە ئەو شێوازەی کە فاسڵە گوزاری پێدەڵێن ینی تۆ ئەتەوێ بە خەڵک بڵێ کە ئەمە فیلمە ئەمە شانۆیە ئستفادە دەکرێت لە ئەنواعی تەکنیک و تاکتیکە بێتۆربرێش هێنایە ناو شانۆ و لە شانۆی هۆڵ ئەوەیش دەکرێت لە شانۆی هۆڵ دەکرێت باری ئەترازیشی ببێت بەڵام دەکرێت نەیشی بێت بەڵام تایبەتمەندیەکە لەگەل هەموو مێژووی شانۆی سەرشەقام جیا دەکاتەوە ئەترازی بوونیەتی ینی شانۆی سەرشەقام باری هوەریشی هەیە بازیگەری حرفەیش دەتوانێت یابێ بازیگەری ئاسایش دەتوانێت یابێ هوەرمەندی زۆر حرفەیش دەتوانێت بیکە گاهەن جەمعێک ئینسان کە دەیانەوێ جەماوەر دەکوڵێت کۆمەلگا ئاعترازی تایە دەیانەوێت ئاعترازێک دەست پێ بکەن دەتوانێت لە بینی خۆیانە تەکبیر بکەن بڵێن با بچین تۆ بێداوای پارەکە لە من بکە بڵێ کاکە پوڵەکە نادەیت تۆ منەڵم کرێکارێکی هەژارم نیمە بیدەمەوە تۆ بڵێ من لێت لەوێ بیکەین بە شەڕێ و ئەوە بکەین بە بێتە هۆی ئەوەی هەستی جەماوەر بجوڵە و تەزاوراتی ڕێکەوێت ئەتوانێت جەمعێکی سیاسی بیکەن ئەساسەن شانۆیەکی ئێعترازی سیاسیە و هەتا لە ئەمریکای لاتین ئەو شانۆیە هەتا شانۆی شۆرایی و ئەنواعی ناو و شێوازی سیاسی لەخۆگرت ینی دەتوانین بڵێن شتێکی زیندووە ینی شتێکت لەو ماوە کە ڕوودەدا ئێمە توانین لەو ماوە شانۆیەکی لێ دروست بکەین ینی خەڵک چت بکەین وا لێ بکەین کە گوێمان لێ بگرن ئێمە سەر هەڵدانێک بێ هەر شتێک بێت دەتوانین ئەو کارە بکەین ینی بۆ یان شانۆیەک ڕێ بکەین ینی ئەو کارە ئەتوانین بکەین بڵێ من ئەگەر نمونەتان بۆ بێنمەوە ئێستا ئەو شانۆیە خەڵکێکی زۆر لە دەروی هۆڵ شانۆ دەکەن گاهەن لەبەر ئەوەی نازانن ینی نایناسن واقف نین بەوەی کە ئەو شتێک کە تۆ پێی بڵێ شانۆی شەقام چییە گاهەنیش نا لەبەر ئەو نۆرم و فشارانەی کە لە سیستم دەیناسن هەوڵ دەدەن باری ئەترازی ئەوەندە نەبێ و خودی سیستم اتفاقاً جۆرێک بەرخوردی بە شانۆی خیابانی کردووە کە بەرەو مەسیرێک بیبا کە لەو ماهیەتی ئەترازی خاڵی بکاتەوە بەڵام ئەگەر تۆ ئەو شانۆیە بناسیت و بۆ خۆیشت ناکرێت تۆ شانۆی سەرشەقام بکەیت بەڵام هوەرمەندێک بی لەو تیپ هوەرمەندەی کە ئیشیان بەسەر سیاسەتۆ نییە ئیشیان بەسەر جەماوەڕۆ نییە هوەرمەندێکن کە خۆیان بە نخبەیەکی خالصی هوەری دەزانن کە هیچ تەداخل لە سیاست و لە مەسائلی ئیجتماعی ئەوانە ناکەن لەو حاڵەتە تۆ قسەیەکت نییە کە هیچ جەماوەر بێ هیچ شەقام بێ و ئەگەر چووشی قسەی جەماوەر و شەقامت کرد لەو شێوازە خەڵک ئەبێ مەجای ئەوەی ببێ دەخاڵەت کا و ئەو مەجالە خەڵک خۆی دەیکاتەوە بەڵام ئەگەر تۆ زۆر حرفەیی بی زۆر ئاگاهانە ئەو مەجالە دروست دەکەی ینی لە شێوازێکە کە دای دەڕێژی زۆر ئاگاهانەش شوێنهایەک دادەنی بۆ ئەوەی کە
جەماوەر بتوانێتە تەداخل بکە هەتا ئەکتەرەکە دە خەڵک دەپرسێ سەبارەت بەو مەوزوعەکە باری ینی بەرامبەری هەڵوێستگرتنت دەکاتەوە بۆ نمونە ئەکتەرێک دەپرسێ بۆ من کۆڵبەرم ئەوە بارودۆخمە یا من کرێکارێکم ئەوەندە مانگە حەقم نەدراوە بە ویژدانی تۆ بە مخاتەبەکەی دەڵێ ئەوە حەقەیانە ینی بەرامبەری هەڵوێست دەکاتەوە بەرامبەری دیالۆگی فکریت دەکاتەوە لەگەڵ مخاتەبەکە ینی دەتوانین بێژین ئەم جۆرە لە شانە و باشتر دەربڕی نیگەرانی و دڵەڕاوکەی و بیرۆکەکانی خەڵکی ئاساییە 100% شانۆی شەقام لەکوێ زۆرترین گەشەی خۆی دەکا لەکوێ بە معنای واقعی دێتەمەیان لەو کاتانە کە خەڵک لە کۆمەلگایەکە بەرامبەر بە زوڵم دەوەستنەوە کە خەڵکە تەوازۆنی هێزی جەماوەری بە شوێنێک دەگا کە خەڵک هەستەکەن کە ئەتوانن بەرامبەر بە زوڵم بوەستنەوە و تووڕەیی یەک لە ناو جەماوەرە هەیە لەو کاتانە زۆرترین مەجال هەیە بەتایبەت کە جونبشهایەکی سیاسیش ببێت تەبیعەتەن هەردوو لە یەکتر تەکمیل دەکەن وەگاهەنیش تێکەڵی یەکترەیانی تۆ سیاسیەکی هونەرمەندێکی سیاسیت و هونەر و سیاست هەردووکیان لەویا تۆیان گەیاندوێتەوە بەیە کە تۆ هەردووکیان وەکو ئامرازێکی خزمەتکردن بە کۆمەلگاکرد دەربڕینی هەست و دڵەڕاوکێ و مشکڵەکانی کۆمەلگاکرد و شانۆیەکی خۆڕاییشە شانۆیەک نییە کە بۆ نمونە نرخی هەبێت تۆ بێت لە چینێکی نامامناوەند یا چینێکی دەوڵەمەند بی بۆ ئەوەی کە بتانی دەست بۆ شانۆی ڕابگا شانۆکە دێ بۆ لای تۆ شانۆکە دێ بۆ شەقام شانۆکە دێ بۆ بەڵێ شانۆیەکە کە دێ بۆ لای تۆ بە خۆڕایی لەگەڵ تۆ لەبەرەوەی شانۆی خۆتە لەبەرەوەی شانۆی خۆتەوە داریۆفۆ لە ئیتالیا کە ناوی گروپەکەی گروپی شانۆی کۆمون بوو وە خۆی نۆبلی گرت نۆبل لەبەرەوەی بژازی ئاعترافی پێکرد لەبەرەوەی کە ئیتر بوو بە کەسایەتی لە واقع نۆبلیان هەڵواسی بە ناوبانگەکەی ئەو بە نۆبل ناوبانگی پێیان نەکرد داریۆفۆ دەچوو لە شوێنێک کە کرێکاران ئاعتسابیان دەکرد و چەند مانگ بوو هەڵدەستیان وەرنەگرت بوو دەچوو شانۆیەکی دەکرد بە تەواوی ئیتالیا دەیگەڕا لەسەر ئەو ئاعتسابە و تەواوی پارەیەکە لەو شانۆیە کۆ دەکراوە وەکو یارمەتی هیچ ئیجبارێک نەبوو بۆ نمونە ئەیوت مەسەند ئاعترازێکی ئەوە هەیە پێویستی بە یارمەتی جەماوەریە ئەوەی دەبرد دەیدا بەو کرێکارانەی کە بتوانن ئاعترازەکەیان درێژە پێ بدەن نمونە بوو کە فعالی کرێکاری ترۆر دەکرا ڕژیم دەیوت اتفاقی بوو ئەچوو لەسەر ئەو شانۆیە لەسەر ئەو اتفاقەکە قۆمیوە بۆ ئەو کرێکارە پەژوهشی دەکرد و عینی واقعیەتی مەوزوعەکەی کرد بە شانۆیەک و لە مەوردێکە مەرگی اتفاقی ئانارشیستێک کە حکوومەت وتی مەرگی اتفاقی ئانارشیستێ وەختە فعالێکی کرێکاری خستیانە خوارۆ لە مەوردێکە مخاتەبی تەعاتێک لە ئیتالیا گەیشت بە ملیۆنها نەفەر و لەبەر ئەوەیشی کە باری ئەترازی بوو لەبەر ئەوەیشی کە باری سیاسی بوو ژنەکەی داریۆفۆیان ڕفاند تەجاوزیان پێکرد لە ئەمریکای لاتین ئاگۆستۆ باڵ کە بە سەفیری جەهانی تیاتر ناسرا دواتر بە ئفتخار و زانکۆکانی فەڕەنسا و زانکۆی سوربۆن داوەتیان لێکرد بۆ ئەوەی کە ئۆستاد بێ لەوێ و بە سەفیری جەهانی شانۆ ناسا ئاگۆستۆ باڵ کتێبێکیە بە ناوی تەعاتی مردمی ستەمدیدا ئەگەر کەسێک بیەوێ کە زۆر بە باشی لە تەعاتی سەر شەقام تێبگا ئەو کتێبەی ئاگۆستۆ باڵ زۆر سەرچاوەیەکی باشە تۆ لەوێ دەبینی هەموو مێژوەکەی هونەرمەندانی معتەرز و لە سەدی نەوەی کۆمۆنیست لە سەردەمێکی شاکە شۆڕشای کرێکاری و ئەوانە کراوە چ لە ئوروپا چ لە ئەمریکای لاتین چ لە رووسیا و چ لە کاتی شۆڕشی ئێران و هەر ئەمە لە کۆمەڵی خۆشمان لە دێهاتەکان گروپی شانۆی کۆمەڵە هەبوو کە شانۆی دەکرد ڕەنگە هەموو ئەوانە ئەکتری حرفەی و ئەوانە نەبووبن بەڵام شانۆیە کە ئەوان دەیان کرد و دەچوون لە گوندەکان کە کاتێک پەلێک دەچوو پێشمەرگە بوون وچون ئەیان کرد هەمان تایبەتمەندیای شانۆی شەقامیەیە بە ئەنگیزەیەکی سیاسی بۆ بردنە سەرەوەی ئاگاهی سیاسی خەڵک
کراوە و لە مێژووی شانۆی سەرشەقامی کوردستانی ڕۆژهەڵاتە و ڕەنگە بڵێم کوردستانی باکوور من زۆر ئاگاداریم لێ نییە لەگە کوردستانی ڕۆژاوە بەڵام لە کوردستانی باشووریش و ڕۆژهەڵاتیش ڕەنگە بتوانم بڵێم بەر لە شانۆی سەرشەقام لە مەریوان و ئەوەی ئێستا دەکرێت مێژووەکە دەگەڕێتەوە بۆ ئەو جموجوڵانەی کە پێش ڕێخستنی هێزی پێشمەرگە و دواتیش کە پێشمەرگی کۆمەڵە کردووی. پرسیارەکە منیژەوە بۆ هاوڕێسەلام لەم ساڵانەدا لەم ساڵانی دواییدا مەریوان وەکو پایتەختی شانۆی سەرشەقام ناوی دەرکردووە بە بیرڕای ئەوە ئەو چ پیش هاتووەکە ئەو تایبەتمەندیە دریاوە بە شاری مەریوان. لە شاری مەریوان بەهۆی ئەوەی کە شارێکی مەرزیە بەهۆی ئەوەی کە ڕژیم بەبوون پیشینەی ئاعترازیە کۆکە لە کوردستان هەیە و کۆچی بە کۆمەڵ و ئەو دیدگا ئەمنیەتی کە هەیەە بۆ کوردستان هەمیشە کەمترین هەزینەیان بۆ هونەرداناوە و مەیلێکی زۆری شۆڕژگێڕانەیش بۆ خۆمان هەمومان دەزانین کە لە ناو گەنجی کوردستانە هەیە و ئەو گەنجە بەشێکی ڕوودەکا لە پێشمەرگایەتی بەشێکی هەر لەوێ چالاکی سیاسی دەکا و وزە و پتانسیێلەکە ئەوەندە زۆرە بەشێکیشی ئەچێت لە ڕێگەی هوەرۆ لە ڕێگەی شعر و ئەدەبیات و شانۆوانەوە هەستی خۆی دەربڕێن و چونکە ئەم شانۆیە پارەی نەگەرەکە و حکوومەت نەیگەرێک پارەی بۆ خەشکە بەڵام دەیشیەوێ بڵێ کە لە کوردستان کاری فەرهەنگی دەکرێت و ئەوانە شانۆیەکە بە خۆڕایی ئابروو بۆ حکوومەت دەستێنێ دەڵێەوە شانۆ هەیە و ئەوە دەیان و سەدان گروپ لەوێ و ئەوانە و ئیدارەی ئێرشاد بۆ نمونە مەسئولینی گەندەڵی ئیدارەی ئێرشادیش ئامار دەدەن تۆیە کە هونەرمەندێکی تەنیا لەبەر دڵسۆزی کۆمەلگاکات هیچ پارەیەک یا پارەیەکی کەم وەکو پشتیوانی لەوان وەرەگری لە زۆر مەوردا نایشی وەریشی ناگری ڕسم و ویددیۆ و ئەوەی ئەوموو ئەو شان و زۆرەی کە دەکرێت دەینێرن بۆ وەزارەت و بۆ ئیدارەی کول و وەزارەت لەسەرەوە و بەوە پارەی پێوەردەگرن پارەکە بە گەندەڵی دەیخۆن و زەحمەتی ئەو خەڵکە لەبەرەوە لەبەر گەندەڵیەکەی خۆیان مەجالێکیان کردووەتەوە بەڵام مەجالەکە ئەوان بە هەر هۆیەک و بەهۆی گەندەڵی خۆیان کە هەیە هونەرمەندان بە باشی ئیسفادە لەیەک. ئێوە خۆتان وەکو دەرهێنەر و شانۆکارێک ئەستی فستیواڵەکانی مەریوان چۆن دەبینن؟ لە ڕاستیە لە دوو زاویەوە توانی سەیریکەی کە سەیری هونەرمەندەکان دەکەی بە هەزاران هونەرمەندی کرێکار و زەحمەتکێش بە هەزاران هونەرمەندی کە لە بەگیرفانی خاڵیەوە خەریکن شانۆ دەکەن تەنیا عشقیان بۆ داهێنان عشقیان بۆ ئەوەی کە ئاستی وشیاری کۆمەلگاکەیان بنە دەرۆ و دەنگی کۆمەلگاکەیان بنوایان لێ دەکا هیچ قازان جێک ناکەن لە ژیانی خۆیان مایەدادنێن لەو زاویەوە کە سەیری دەکەی هونەرمەندانی شانۆی خیابانی بەشێکی زۆریان قابلی تەحسینن بەڵام ڕوویەکی تیشەیە کە بێژی فستیواڵەکان کە بڵێ فستیواڵەکان ئەو وەختە چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ حکوومەتیش حکوومەت هەوڵ دەدات ترمهایەک مەفهومهایەکی زەق کردوەتەوە بە ناوی شانۆی ئاینی سونەتی هیچ ڕەبتێکی بە شانۆی خیابانی نییە شانۆی ئاینی سونەتی شانۆی ئاینی سونەتی ینی بۆ نمونە تۆ بێ ماجرای حوسین و کەربەلا کە بە شانۆیەک بەوە سون ئاینی سونەتیە بۆ نمونە تۆ بێ مەسئلەی دەروێش و ئەو شانە لە کوردستان بکە بە شانۆیەک نازانم پیشالیار بکە بە شانۆیە ماجرای شتایەکی فەرهەنگی ئاینی کۆنکە بووە هەیە بەڵام ئەوە ناکرێت بیبیتە ناو بێژی شانۆی خیابانی ئەگەر تۆ بتەوێ بێژی فستیواڵی شانۆی دەرەوەی هۆڵ ئەو وەختە ئەتوانێت شانۆی خیابانیش بگرێتەوە ئەو شانۆیش بگرێتەوە بەڵام حکوومەت لەبەرەوەی کە مێژووی ئەو جۆرە لە شانۆ جەنبەهایەکی کۆنەپەرستانەیشی هەیە حلانی کەم باری ئەترازی نییە زیاتر ئەو نەو بەو جەهەتا دەیبات و هەر بەو بیانوەیشەوە بەشێک لە کارەکان بەشێکی زۆر لە کارەکان حەزف دەکا ئەگەر ئەو کارانەی کە دێ بۆ جەشنوارەکە من ناڵێم سەدی ناڵێم 150 سیشی ڕێگە بدرێت لە جەشنوارەکە ئیژرا ببێت تۆ جەشنوارەیەکی زۆر بەهێزت دەبێت لەوانەیە لەو ڕۆژانەی ئەو جەشنوارە بەرگوزار دەبێت تەزاهورات بێ و ئەسڵ ڕژیم گیرکا بەدەست چون شانۆکان لەسەر هەستی خەڵکیش کاریگەری دادنێ
بەڵام ئەوە بزانین کە 1970 گاهەن 200 شانۆ دەنێردرێ ویددیۆکانی وە دێن بە زەڕەبین سەیری دەکەن بزانن ئەوەی کە کەمتر ئاعترازیاتە یا ئەوەی هەر هیچی تیانە ئاعترازیتیانە ئەوانە هەڵبژێرن گاهەن سەیرەکەی ئەوان پێویستیان بە 30 شانوێ 90 ئاعترازیات یا بەڵام بەشێکی کەمتر ئەبینی بە دوور لە خواستی خوان شانۆی باشیشی تێدەکەوێت بە دوور لە خواستی خوان شانۆی باشیشی تێدەکەوێت بەڵام شانۆی زۆر لەوە باشتریان حەزف کردووە ینی لە پشتی ئەو فرسیواڵانەوە ئەو شانوانی کە ڕێگەی پێنەدراوە نیشان بدرێ بە نرخترین و باشترین کارەکان ئەوانن کە ڕێگان پێنەدراوە هەندێک کاری وەسەد هەم لە باری ئاعترازی هەم لە باری حرفەیی ئەوانە و هەندێک لە کارەکانی ڕێکەوەن کە حکوومەت گەرەکێتی بۆ نمونە بوومانە شانۆمان بووە کە هاتووە سابتی کاکە ئەعدام باشە هاتووە سابتی کاکەگەر ئەعدام نەبێت هەرجومەش دەبێت خۆ ئەوە تەبیعەتەن لە سیاسەتی ئەعدامکردنی حکوومەت خەریکە حمایەتەکە شانۆمان بووە هاتووە سابتی کاکە لەو کاتە کە نیروی انتزامی چوو ساجی ماهوارەی لەسەر ماڵی خەڵکەیە ناخوارەوە ئەو خەریک بوو تەبلیغی دەکرد کە ماهوارە سەرچاوی فەسادە نیروی انتزامی و ئیمام جمعی شار جایزیان پێدەدا چونکە لە واقع هەمان سیاسەتی پاک دەکردەوە هەمان سیاسەتی مەشروعیەت پێدەدا ینی لە ئەبزارەکە دش بەخۆی ئیسفادە کرد لە بەجێگەوەی ئاعترازی خەڵک دەربڕێ خەریک بوو سیاسەتی حکوومەتی تیا دادەڕژ بەڵام بە هەموو ئەوانەوە بەخۆشیەوە مەسئولینێکە بەڕێوەی دەبن نایانەوێ هیچ کارێکی باشی تیا بێ بەڵام بەخۆشیەوە ئەوەندە ژمارەی کارەکان کارە باش و ئاعترازیەکان زۆرتر بووە کابینی بە دوور لە خواستی خۆیان ئەوان پێویستیان بە 20 شانوەیە ئەبینی کاری باشیشی تێدەکەوێت بەڵام هەتا ئیمکانیان بێ لاوازترین و سەر بە حکوومەتترین کارەکان لەناو ئەو کارانە دێنن و دواتریش کە خەڵات دەکرێن کارە باشی و ئاعترازیەکان هەر ڕێگان پێدەدەن ببیندێن لە فستیواڵەکە خەڵاتەکان کە تەنیا سەرچاوەیەکە کە هونەرمەندی ئەچێ بۆ فستیواڵێ ئەو هونەرمەندانە زۆر حەزیان لە ئەوە نییە لە فستیواڵەکان حتمما حەزەکەن شانۆکانیان ئجرا بکەن بۆ خەڵک شانۆکانیان بە دیداری خەڵک شاد بێ بەڵام ئەوەی کەوات لێ دەکا حەسکە کارەکەیت بۆی بۆ فستیواڵ ئەوەیە کە جای خەڵاتێکت پێدەن ڕەنگە بتوانێت ببێ بە سەرچاوەیەکی داهاتیش بۆ ژیانی هونەرمەندێکە مەسەلەن بێبەریەوانە فستیواڵەکان ئەوەندەی کە ئیدارەی ئیرشاد و دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئەتوانێت تەداخلی تیا بکە ئەوەندەی کە ئەوان دەتوانن دیکتە بکەن بە هونەرمەندەکان ئەوەندەی کە هێزیان پێی دەشتێ ڕاستیەکەی تاسیری منفیان هەیە و بینی بارێکی منفی هەیە و ساڵ بۆ ساڵیش هەوڵیان داوە خراپتر بێت من حەزەکەم هەر لێرەوە ئەو هونەرمەندە ئازایانەی ئەو هونەرمەندانەی کە بە هەر قیمەتی هەتا ئەگەر احتمالی حەزبوونی کارەکانیشیان بێ کۆتا نایەن لەوەی کە ئەبێ لە هونەرا ببێت ئەوەی کە ئەبێ لە جەوهەری هونەرەکەیان نادۆڕێنن دەستخۆشبایی بکەم زۆرێکیان من لە شاری مەریوان زۆرێک لەو هاوڕێیانە هاوڕێ عزیز من کارم لەگەلیان کردووە و حەزەکەم هەر لێرەوە دەستخۆشباییان لێ بکەم ئێمە لە حەزاتێکی زۆر خۆشمان بۆ بێکۆ و هەموو لە حەزاتێکیش کە شانۆمان کۆ لە بەرامبەری حکوومەتا بووین و ئێمە وەکو خۆمان وەکو گروپێکی ئاعترازی هیچ کات ڕێگەی فستیواڵەکان نەدراین بەڵام هەمووشش احتراف دەکرا پێمان کە تەواوی معیارهای شانووی سەرشەقام لە کارەکانمانە هەیە لە کارەکانە بوو من پێم وایە ئەوەی کە ئەو مەریوانی کرد بە پایتەختی شانوی خیابانی ئیرادەی حکوومەت و ئیدارەی ئیرشاد نەبوو ئەوە ئیرادەی هونەرمەندان بوو ئەو بەستێنی ئاعترازیە بوو ئەو دیدگا هونەریە ئەوەی کە حکوومەت نەی ئەویست خەرج بکە بۆ شانۆ و هەرزانترین نەوعی شانۆی ڕێگە پێدا و زۆرترین قازانجیان لێکرد مەسئولینی ئەوێ بەڵام هونەرمەندان هەر لەو گەندەڵی و لەو دیدگا ئەمنیەتی ئەوان و لەو میل بۆ خەرج نەکردنەی ئەوان هێنان وەکو فرسەتێک استفادەیان لێکردوە مەریوانیان کرد بە ئەو شوێنە و من پێم وایە هەر هونەرمەندێکیش هوشیار بێ ئەوە بە درێژەی ئەو شۆڕشە و بە درێژەی ئەو خەباتە ئەزانێک کە لە کوردستان کراوە چون ئەو خەباتە زەمینەی بۆ ئەو هونەرە شۆڕشگێڕانە دروست کرد ئەو خەباتە ئێمەی
ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ خستە سەر هێڵی ئەو شانۆی ئاعترازیە و مەریوان ڕەنگە گەورەترین نمونەی شانۆی سەرشەقام کە شانۆی جەماوەر بوو ئەکتەرەکەی جەماوەر بوو دەرهێنەرەکەی کاکفوات بوو کۆچی بە کومەڵ بوو بێت ئێمە لەوێەوە فێری شانۆ بوون لەوێەوە فێریەوە بوون بینە شەقام ڕوو لە جەماوەر بکەین و جەماوەر بەشدارکەین لە شانۆکان لە بەشێک لە وڵاتانی دنیاوە گروپە شانۆیەکان بەشداری ئەم فستیواڵانە دەبن ئەیا دەتوانین بڵێن فستیواڵەکان بە تەواوی بوونەتە ڕووداوێکی نێونەتەوەی لە ڕاستیە ئەو ناوەی کە حکوومەت لی دێنێ پێ دەڵێ فستیواڵی نێونەتەوەی دەچن لە وڵاتانی دەوروبەر لە هەرێمی کوردستان لە قەزاقستان لە وڵاتانی دەوروبەر کە زۆریش هەزینەیەکی وای نابێت شانۆگەلێک دێنن گاهەنیش لە ئوروپا بەڵام گرروپگەلێک کە بە کەمترین هەزینە ڕازی دەبن کە بێن و لەوانەیش هەوڵ دەدەن کە لەو شانوانەیش بەشی سەرگەرمی و ئەنترتەیمنت انتخاب بکەن ئەوەی کە بەس خەڵک پێ دەکەنێنێ ئەوانە هەرچەند کە لە وڵاتێکە کە جەماوەر هەموو تەفریحێکی لێچنراوە ڕقز مەمنوعە هەر شتێکە خۆش بێ و خۆشیەکی تیا ببێ مەمنوع ئەو گوناحە و تاوانە ئەوانە لەو حاڵەتە خەڵکە ئەو ئینترتەیمنتەیش ئەو سەرگەرمیش دەبینێ هەر جۆرە پەیوەندی لەگەل ئەگرێت و لی کۆ دەبێت و ئەوانە بەڵام بەشێک لەو کۆبوونەوە لە شتێک کە فقط باری سەرگەرمی هەیە بەشێکی ئەوەیە کە خەڵک یەک دنیا مەحروم کراوە لە سەرگەرمی هەیە کە ئەبێ بیبێ لە خۆشیایە کە ئەبێ بیبێ بەڵام بەگشتی هەموو ئەمانە دەستی داوە بە دەستی یەکەوە کە ئەوەی کە لە چەند وڵاتی تری شانۆ گروپگەلێکی شانۆی ئەوەتەکرێن و لە شارەکانی تری ئێران لە هەموو شارەکانی تری ئێران وانە بە معنایەک دەتوانین بڵێن هەم گروپگەلێک لە وڵاتانی تر ڕێیان دەکەوێتە مەریوان هەم خەڵکی مەریوانیش شانۆی وڵاتانێکی تریش دەبینن بەڵام بەو معنایەی کە ئەو فستیواڵە توانیویەتی سەرنجی هونەرمەندان لە سەرانسەری دنیا ڕابکێشە یا هونەرمەندان لە سەرانسەری دنیا گرنگی پێ بدەن هونەرمەندان گرنگی دەدەن بەو هونەرەی ڕێی دەکەوێتە فستیواڵەکانیش و بۆشیان گرینگە کە لە شارێکی سەرسنووری ئێران شانۆی سەرشەقام بە نسبەتی ژمارەی شارەکە بە نسبەتی دانیشتوانی شارەکە گروپێکی زۆری لێیە بەڵام زۆر ئەو فستیواڵە کە کۆماری ئیسلامی بەڕێوە با زۆرێک لە زۆریش جددی نایگرن هەمیشە گروپگەلێ پێیاکەی کە بێن بەڵام گروپگەلی جددی و هونەرمەندانی جددی دنیا نە ئەوە نە فستیواڵی فەزیەکەیان زۆر جددی ناگرن هەوڵە سەلام خۆتان لە مەریوان ئەندامی ئەو شانەوە بوون شانۆی مەریوان پێم خۆشە بپرسم لە بواری شانۆی سەرشەقام و شانۆ کولەت بەگشتی تا ئێستا چیتان کردووە ڕەنگە کات زۆر بگرێگەر من بیسە بێم دانە بەدانە ناوی کارەکان ببەم ئێمە لە بواری کرێکاری کارمان دەکرد مەسائلی کرێکاران و مەسائلی ئەتەرازی کرێکاران و ئەوانە مەسائلی ئاعتیاد و خشونەت لەگەر ژنان و ئەو پەتا کۆمەڵایەتیانە لەو چەند بوارە کارمان دەکرد و کارەکانی شەندێکیان لە ڕێگەی سوسیال میدیاوە زۆر ناوبانگی پیاکرات تا خەڵک ناوی تری بۆ دانا لە سوسیال میدیا کە بڵاوی دەکردەوە بە ناو حاشیە نشین چون دیالۆگێکی تیا بوو من لە حاشیە دەژیم بۆ نمونە کارێکمان بوو لەسەر مەسائلی کاریگەری کە کاقادری محەممەدی کارگەردانی کرد من بۆ خۆم کە لە زیندان بووم لەگەڵ ئەو کەسانی کە لە زیندان تووشی ئەتیاد بوون ئەچوم دادەنیشتم و توێژنەوەم دەکرد لەوەی کە هەر کامێکیان چی بوو بەخۆیەوەی تووشی ئەتیاد بوون حکوومەت چ دەستێکی بوو لەوە شانۆیەکمان کرد بە ناوی گۆڕشی نەشەیی کە زۆر دەنگی داوە شانۆیەکمان کرد بە ناوی ئۆکسیژنێک بۆ مردن کە بە موادی مخدر دەوترا لە شاری سەقز بووە هۆی ئەوەی کە خەڵک لە ناو شانۆکە ئاعترازیاندا شعاریاندا کە ئەیان پرسی لە ئەکتەرەکەیان و سەرچاوەکەی کوێ ئەکتەرەکەی و ئێوە پێتان وایە سەرچاوەکەی چیە ئەم مخدرە خەڵکیش لە جواب بە شعاری دەدا کە سەرچاوەکەی ڕژیمە و لەوێ بوو بە تەزاوراتێ و شانۆکە لە نیوەیە تەواو بوو لە ئاعتسابی کرێکارانی پەڕیزا هەر دەقێکی شانۆیی داریوفۆمان لەوێ ئجرا کرد لە ناو ئاعتسابەکە من لە بیرمە وەختێ هاتن ئیدارەی ئیطلاعات هێرش بکەنە سەر ئاعتسابەکە ئیتر ئێمە بە کرێکارەکانمان وتمانەوە بە نوێنەرەکەتوانمان وتووە بە ئەو کاتە لە مینی پەڕیز وتمان وتومانە پێی کە ئەوەی ئێمە دەست پێەکەین
بەڵام ئەوانی شەڕەشاکەن کە ئاعتراز دەکەن کە هێرش دەکەن ئیطلاعات ئیتوتمان ئەگەر هێرشیان کرد ئەو نیوەکەی لە زیندان لەگەڵتان دەگیرێن و لە زیندانی جای دەکەن ئەتوانم بە خۆشیەوە بڵێم گروپێک بووین کە ئێمەش ناوی گروپەکەمان گروپی کۆمن بوو کۆمەڵێ کۆسپوتەگەرە هاتە سەر ڕێگەمان کۆمەڵێ هیچ وەخت ڕێگە نەدرێن لە فستیڤالەکان هەرچەند کە ئێمە هەمیشە پەیوەندیمان لەگەڵ هاوڕێیانی هۆنەرمەندمان لە گروپەکانی تر هەر گەرم و گوڕ بوو بەڵام هیچ وەختە گروپێکی حکوومەتی نەبووین لە هیچ دەستە و دایرە و حکوومەت و حزبێک یارمەتیەکمان وەرنەگرت لەسەر پێی خۆمان بووین و گروپەکەی ئێمە کە بەداخەوە بە هاتنە دەروی دوو ئەندامی سەرەکی کە من و کاقادری محەممەدی بوون گروپەکە ئێستای تر لەوێ چالاک نەماون چەند کەسێک لە هاوڕێیانمان ماون لەوێ بەداخەوەی تر گروپەکە ئێستا چالاک نەماوە بەڵام ئەتوانم بڵێم لە یادەوەری شانووی تا خیابانی مەریوانە هاوڕێیەکی زۆر ئازیزمان کە ئێستاش کەسێکی کۆڵەکەیەکە لە شانووی سەر شەقامی مەریوانە کاکەریمی خاوەری لێوێ ماوە ئەو چەند کارێکە کردمان کاری زۆر دیار و بەناوبانگ بوون بەڵام زۆر کاری ترمان کرد لە عمومەن ئەو سێ ترمەی دەگرت مەسائلی ژنان مەسائلی کرێکاران کارێکیان من هەر لێرەش باسازیم کرد کە دواتر هاتمە زڕگوێز و لە ژیانی پێشمەرگایەتی کاک سەلام بەحسی داهاتوو بکەین ئاماژەتان بە کارەکانتان کرد کە لە مەریوان کردوتانە بەحسی داهاتوو پێم خۆشە بکەن بۆمان کە کارێکی تایبەتان بەدەستەوە هەیە بۆ داهاتوو چۆن وەکو هەم دەرهێنەرن شانۆکارن ئەزانین حەزەکەم شتێک بڵێم کە ئێوە نەزانم بۆ خۆتان کۆرپەیەکتان هەیە یانە مناڵتان هەیەیانە بەڵام بۆ من کە ببوونن من کە لە ئێران هاتمە دەرەوە ڕاستیەکەی بەهۆی فشارێک بوو کە بەهۆی مبارزەی سیاسی و هەر ئەو نوع لە هونەر و لە مبارزەی سیاسی کەوتوبووە سەرم بەخواستی خۆم نهاتمە دەرەوە و کاتێک کە هاتمە دەرەوە پێم وا بوو لە دەرویش دەکرێت ئەو پەیوەندیە لەگەڵ جەماوە دروست بکەی کاری سەر شەقام بکەی شانۆ بکەی ئەوانە و ئەوە هەستێکی زۆر خۆشی بێمە دەدا ئەوە نەفەس بە نەفەس بوو لەگەڵ ئەو جەماوەرە بەڵام کاتینە دەرەوە بەڕاستی لە دەرەوە وەکو ئیشی شانۆ بە تایبەت شانۆی سەر شەقام ئەو مەجالت نامێنێ وەکو مناڵێک کۆرپەیە کرد لە ئێران جێشت بێت و بەهۆی ئەوەی شۆ کە تۆ تەبعیدیەکی سیاسیت ناتوانی بگەڕێتەوە وڵاتێکی خۆت ئەو شانسەت نییە کە شانوی سەر شەقام بکەی لە دەروی وڵات یا لانی کەم تا ئێستا نەبووە وەکو خەون من بەدەیان شانۆ هەیە ڕۆژانە کە لە سۆسیال میدیا سەیری ئەو هەموو دەردوازارە دەکەم بێ بەدەیان شانۆ و سناریۆ لە بەرچاوم بەڵام حسەتی ئەوە دەخۆم کە ناتوانانی ئەوە ببێتێ سەر شەقام کە دووری لەو شوێنەی کە ئەکرێ ئەوە بکەی بە شانۆیە هەر ئەوە وای لێ کردوم کە لە دەروی وڵات بچم لە بواری سینەما بخوێنم ئەوەی کرد کە ئێستا ئەوەی کە خەونێکم ببێ بۆ داهاتوو بۆ کارکردن زیاتر کاری فیلم و سینەما ئەوانەیە چونکاوە لە دوور و دەتوانی بیکەی خەون و خەیاڵ و بەرنامە و ئەوەی زۆرمان هەیە بۆ ئیشکردن بەڵام بواری سینەماش بوارێکە کە تۆزێک پارەی گەرەکە بەرعەکسی شانۆی خیابانی بوارێکی هەرزان نییە بوارێکە کە پێویستی بە هەزینەی مادی ئەوانە هەیە بەڵام پلانم هەیە بۆ ئەوەی کە بە شوێن سەرچاوەی مادی بگەڕێم بۆ ئەو
شتانێک کە ئەکرێ لە سینەما بیکەی لە بواری فیلم و سینەما ئەوانە بیکەی هەتا ئەگەر ژیان مەجال بدا هەتا لەم تەلەڤیزیۆنی خۆمانە کۆمەڵە ئیشی هونەری ئەوانە بکەین زۆر هەیە زۆر شت هەیە زۆر تەرحەیە نووسیومە کە مەسەلەن کە مەجالێک بێ ئیش بکەیت کە مەجالێک بێ کە سەرچاوێکی داهات ببێت کە بۆ ئیشەکان کە بیکەین ئەوەی کە ئاوات و ئارەزوم بێت بمگەڕێنێتە سەر پلانی کە مستەقیم شانۆ بێ ئەوەیە کە شۆڕشێک ببێ و خەڵکە هەژارە نەجاتیان بێ و ئێمەش بتوانین شانۆ بۆ ئاگاهکردنەوەی خەڵک بۆ قەدەمی بعدی ئەو مبارزە بەکار ببین و دووبارە ئەو ئێنەژیە ڕاستەوخۆ لە جەماوەەر بگرین هیوادارم وا بێت داوای لە وردنتان لە یەکەم کاک سەرام بەڕاستی من نازانم چی بڵم پرسیارێکم نەماگەر خۆتان شتێک بە پێویستە زان فەرموو نا دەستان خۆش زۆر سپاس بۆ بەشداریتان کاک سەرام سپاستان دەکەم وشاخي برد خان تازا دنياي جوان رويشتم باسطاي كشومات رويشتم باسطاي كشومات راش سستو بالكيلي تاسو آوات لا شسستو بالكيلي تاسو آوات تاسو كاتباني بياني جاد جولوس بربو كاتباني بياني أرويشتم خيالاوي أمراني أرويشتم خيالاوي أمراني وي أمراني لپرنا زانم چون سرم هلبری برام بارم بجن درکم وقفری لپرنا زانم چون سرم هلبری برام بارم بجن درکم وقفری لقو آوي
لعبا وألابو لقل آوي لعبا وألابو لديماني شيرني أشكرابو لديماني شيرني أشكرابو أشكرابو هذا شعور زبردو كاتي بياني بياني جادا شعور زبردو كاتي بياني بياني أرويشتم خيالاوي أمراني أرويشتم خيالاوي أمراني وي أمراني بالا برزو بچکول پیوز کرپین گورمی و پوست سفتو سپیو آورشمی بالا برزو بچکول پیوز کرپین گورمی و پوست سفتو سپیو آورشمی رویمو دزینی دیگزا جاری رویمو دزینی گوجا جاری مجر عبای رشای دین الداری مجر عبای رشای دین الداری وین الداری هذا جوز بردو كاتي بياني بياني هذا جوز بردو كاتي بياني بياني أرويشتم خيالاوي أمراني أرويشتم خيالاوي أمراني وي أمراني جوان جوان أهاتو جادي أبري فروتي لن جيتا وسوق مري قرجور جوان جوان أهاتو جادي أبري ما بوي بقى تاسم شنهويا ما بوي بقى تاسم شنهويا كوتا فچوديني گايچاوي دزه كوتا فچوديني گايچاوي ني گايچاوي وانا جوز بردو كاتي بياني بياني جادا جوز بردو كاتي بياني بياني أرويشتم خيالاوي أمراني أرويشتم خيالاوي أمراني وي أمراني دستو پنجو مچاکو نگاهه چی بنوسم خواه هزین شاهه دستو پنجو مچاکو نگاهه چی بنوسم خواه هزین شاهه والمچاک صافو سپین و کشوشه صافو سفين وتشوشا كفنجا كان ياقوت يابو البورشا كفنجا كان ياقوت يابو البورشا وي بورشا هذا جوز يا بلدو كاتبايا
خەیاڵاوی ئەمڕۆنی هەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕۆنی وای ئەمڕۆنی. بەڵێ خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان بۆ هیوایە ناوڕۆکی باسەکەمان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت تا بەیگەشتنەوەیکی تر لە بەرنامەیەکی ترماندا ماڵاوە.